زۆربەی هەرە زۆری ئەحزابی ئیسلامی لە یەکەم ڕۆژی دروستبوونی بە خەڵکی ڕادەگەینێ کە ئێمە هەوڵ و کۆششمان بۆ دەستەڵاتە. پێشنیارەکەم ئیسلامی سیاسی لایەنی کوردستان، یەکگرتووی ئیسلامی کوردستان، کۆمەڵی ئیسلامی کوردستان، بژوردنەوەی ئیسلامی لە کوردستان جارێکی تر وشەی لا ئیلاهە ئیلڵا بەکارنێت. ئایا پارتە ئیسلامیەکان ئاینیان بۆ خزمەتی بەرژەوەندیە حیزبەکانیان بەکارێناوە؟ ئێمە خۆمان بە هەڵە نازانین لە ڕابردووی خۆشمان پەشیمان نین، شانازیشی پێوە دەکەین لە قیامەتێ ڕوون دەبتەوە داخوا ئەوانەی کە لەو ڕێیە کوژران شەهید بوون یاخود شەهید نەبوون. ئیسلام جیایە، پارتە ئیسلامیەکان و ئیسلامی سیاسی جیایە. بەڵێ ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی بگەنە دەسەڵات زۆر جار ئامادەر حرامیش بخۆن. غیری لایەنە ئیسلامیەکان کام ئەندام پەرلەمانە سەیەکی موچەکەی دەداتەوە بە حزبەکەی یاخود لە کاری خێرخوازی سەرفی دەکات. یەکگرتوویەک بێن ئەڵێ من بۆ خوا و بۆ دینی خوا بۆ پێغەمبەری خوایەکەم، کۆمەڵێک بێنە بە هەمان شێوە قساکە، بزوتنەوەیەکیش بێنە بە هەمان شێوە قساکە. گەروایە بۆچی یەک ناگرنەوە؟ ئەگەر تەوێ ئاەتێک لەسەر کەسێک تەطبیق بکەوێت دەبێ بزانی مانای ئەو ئاەتە چییە. بەڵێ نوێژەکان سیاسی بوون، ئەو مامۆستانەی لەوێ وتاریانە خوێندەوە بە جیادیان ناوە برد، ئێکاکە مادام جیاد دەبا مەلایەکی شەهید بێت. دوو جار بیر بکەرەوە، شەوی دووشەممە کاتژمێر 8:30 خولەک.